96 ساڵ لەمەوبەر بەیانیەک مژدەیەکیاندا بە مەلیک فەیسەڵ یەکەم گوتیان خاوەن پایە مژدەمان بەرێ لە بابە گوڕگوڕ نەوتمان دەرهێنا مژدە نەبوو مژدەی چوونە بەهەشت بوو ئەم ئێستا نە مژدەیە و نە هیچ لە ژێر زەویەکەیدا 10 ملیار بەرمیل نەوتی تێدایە لەسەر خاکەکەشی 62,000 خانووی بێتاپۆی لێ کە تاپۆ نەکراون هەواکەشی 75% پیس بووە جا هەرچەند شوشەی چاویلکەکەم پاکترەکەمەوە نادادی و پیسەکانی کەرکووک ڕوونترە بینم نشمی لای چاودا پچکلدا پچلدا نشمی چاوکاجا پچکلدا پچلدا سڵاوتان لێبێت من محەممەدی شێخ فاتحم ئەمڕۆ باسی دڵ و قودسی کوردستانتان بۆکەم باسی کەرکووک باسی ئیمپراتۆرەتی نەوت باسی ئەو شوێنەتان بۆکەم کە یەکەم جار پاش لە زەوی درا بۆ ئەوەی نەوتی لێت دەربێنرێت کەرکووک بوو ئێستا کەرکووک دەوڵەمەندێکی هەژارە ماڵی پڕە لە ڕازیانە بە دەردی سکێشەوە گرفتارە لە ڕووی کانزاوە لە ڕووی نەوتەوە زۆر دەوڵەمەندە لە ڕووی خزمەتگوزاریەوە ئێجگار هەژارە ئێستا مەبەسمە یەکێک لەو بابەتانەی کە بۆتانی باسکەم پەیوەندی بە چیەوەیە پەیوەندی بە بودجەی شاری کەرکووکەوەیە لە بودجەی ساڵی 2023دا وەک دەبینن کەرکووک 275 ملیار دینار بەشەکەیەتی لە کۆی بودجەکە لە بودجەی بەکارخستن 34 ملیار دیناری بەردەکەوێت لە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان کە ئەمەیشێکە لەو بابەتانەی لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکاندا کاندیدەکان لایەنەکان حیزبە سیاسەکان زۆر شەڕی لەسەر دەکەن ئەم بابەتانە ئەو 88 ملیار دینارەیە کەمتر یا زیاتر لە 88 ملیار دینار بەشی شاری کەرکووکە لە بودجەی پەرەپێدان کە لە سەدا هەشتای لەسەر بنەمای ژمارەی دانیشتوانەکەیەتی لە سەدا 20شی لەسەر بنەمای ڕێژەی هەژاریە لەو شارە ئەمە بریتیە لە پارەی شاری کەرکووک لە بودجێ بەکارخستن لە کۆی بودجەکە هەروها لەو بودجەی کە پێی دەوترێت بودجەی پەرەپێدان ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە من ئەمەوێت سەرنج خەمەسەری وە قسەی لەسەرکەین باشە ئەوەی کە گرنگە حەزەکەم باسی بکەم ئەوەیە کە لە کەرکووک کێشەی ژینگە هەیە خاک پیس بووە سەر خاکەکە پیس بووە هەوا پیس بووە پیسبوونی ژاو هەیە یەکێکە لەو شارانەی کە لە عێراقێک یەکێکە لە شارە با بڵێن پیسەکان لە ڕووی ژینگەوە هەرچەندە هەندێک جار گوێمان هەندێک کۆمنت دەبێت دەگوترێت لە هەندێک بەرپرسانی کەرکووک دەڵێن پاکترین ژینگە لە عێراقا ژینگەی ئێمەیە بەڵام نازانم ئەو قسەیە لەسەر چ بنەمایەکو و لە کوێوە هاتووە کاتێک کە دەبینین و دەبیستین ئێستا ئەو زانیاریانی کە ئێستا حەزەکەم بۆتانی باسکەم ئەوەی پەیوەندی بە کەرکووکەوە هەیە و پەیوەندی بە ژینگەی کەرکووکەوە هەیە ئەو داتانی دێنە سەر شاشە دیارە کە لە سەدا دوی ڕووبەری کەرکووک بە سەوزایی داپوشاتە ڕووبەری سەوزایی لە سەدا دووە کە زۆر کەمە بۆ شارێک کە زیاتر لە 1,700,000 کەسی تێدابێ بە ژێری ئەو ژماری دانیشتوانی کە هەیەی و بە ژێری ژماری ئۆتۆمبیلانەی کە هەیەی و بە ژێری ئەو چالاکیە نەوتی و پیشەسازیانەی کە هەیەی وا باشە ڕێژەی یعنی طبیعیە کە لە سەدا 35 بێ پیسبوونی هەوە لە سەدا 35 زۆرە بەڕێزان بەس بە بەراورد بە دۆخی شارەکە لە سەدا 35 ئەبێت لە سەدا 35 بێ بەڵام پیسی هەوە لە سەدا 75 ئەمەیشەکە لەو کێشە گەورانەی کە کەرکووک گرفتارەتی داد و بێدارەتی بەدەستیەوە ئەو پارەی کە لە داهاتی نەوتی ئەو شارە دەست دەکەوێت زۆر زیاترە لەوەی کە تەنانەت ئەو شاری پێ بکرێت بە شارێکی خاوەندیان ملیۆنداری و بکرێت بە شارێکی بە تەواو سەوز بکرێت واتە چالاکی نەوتی لە ناو جوگرافیایەکی تەواو سەوزاوێت بەڵام
دیارە ئەو داهاتی نەوتێک کە هەیە بەشی پاکردنەوەی ژینگی ئەو شارە ناکە کە بەهۆیەوە شارەکە شەپڕێ و گرفتار و نیگەران بوو. ئۆکەی چالاشیە نەوتیەکان لە کەرکووک ئێمە تەمان نەزانین کە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە و بەرهێنانێکی ئەجگار گەورە لە کەرتی نەوت لە کەرکووکرا نەکراوە پەرەپێدان لە بیرە نەوتەکاندا نەکراوە. ئەوەی کە هەیە کە حەزەکەم بۆتانی باسکەم نەوتی کەرکووک یعنی ئێستا توانرا زۆر زیاتری لێ بەرهەم بێنرێت 365,000 بەرمیل نەوت کەمتریا زیاتر بەرەمێنرێت و ئەوەی کە جێگەی سەرنجاوەیە 10,000 بەرمیل نەوتی کەرکووک لە ڕێگەی تانکەرەوە دەفرۆشرێت بە ئوردون لە چوارچێوە ڕێکەوتنێکی نێوان عێراق و ئوردن بە $7 کەمتر بە لەو نرخی کە ئوردون لە شوێنێکی دیکەوە دەیکڕێە یا لەو نرخی کە عێراق بە وڵاتانی دیکەی دەفرۆشێت ئەوە لە کاتێکدا کە پشکی خەڵکی شارەکە لە نەوتێک کە وەری دەکردن ساڵانە 2 بەرمیل کیرۆسینەواتە لە نەوتی سپیە واتە ئەوەی کە دەڵێت چرا ڕووناکی بۆ ژێر خۆی نەبێ ڕەحمەت لە بابی بە یعنی کێشەکە ئەوەیە لە کەرکووکە وەک ئاماژەم پێدا دۆخی ژیانی خەڵ ڕنگدانەوەی ئەو دەوڵەمەندیەنیە کە لە کەرکووکایەتە نەوتەکەی بە هەرزان بە خەڵکی کافرۆشێ خەڵکی شارەکە خۆی بەگران نەوتەکەی خۆی دەکرێتەوە. ئۆکەی زۆر باشە ئەم بابەتە و چەندین بابەتی دیکە زۆر زۆر گرنگن لەگەڵ بەڕێز کاک ئەحمەد عومەر سەرۆکی شارەوانی کەرکووک جەنابی مهندیسە و کاتە و باش هیوادارم زۆر باش بیت. ئێستا کەرکووک پێویستی بە چییە؟ یعنی ئەگەر پارە و پول هەبێ ستاف هەبێت سەرەکیترین شت کە تۆ بیکەی چییە؟ سەڵاو لە جەنابت و لە هەموو بینەرە بەڕێزەکان کاک محەممەد ئەوەی ڕاستی بێ کەرکووک لەم کاتەیە پێویستی بە زۆر شتە بۆی بکرێت. بۆ نمونە سەرەکیترین شت لای ئێمە ئێستا بابەتی پاکردنەوەی شارە تەنزیفات ئەویش ئینشاءالله لەم ساڵدا 10 ملیارمان بۆ داناوە و سەیطەڕەیەکی باشەکەی لەسەر تەنزیفات ئەگەر کارەکان وەکو خۆی بڕوا و هیچ ئیشکال و تەنگ و چەڵەمەیەکمان بۆ نێتە پێشەوە و بابەتەکانی کە ئەوی تایبەتە بە کۆنکریتکردنی شەقام و کۆڵانەکان ئەوە نازام جەنابتان ئاگدارن بەهۆی دروستکردنی تۆڕی ئاوەڕۆی گشتی لە شاری کەرکووک ئیشەکانمان هەمووی وەستاوە لەم کاتەیە. بەڵێ کاک ئەحمەد بەردەوام بە عەفو ینی قسەکە تاواکە فەرموو. بەڵێ ئەوەی باسم کرد کۆنکریتکردنی شەقامەکان وەستاوە بە بۆنەی دروستکردنی تۆڕی ئاوەڕۆی گشتی لە شاری کەرکووک. بەڵێ کاک ئەحمەد ینی یەکێک لە کێشە گەورەکانی کەرکووک بابەت باسی ژینگەکەیەتی لە فرەدانی خۆڵ و خاشاک لە پیسبوونی هەواکەی لە پیسبوونی ژاوەژاو ئەتوانی پێم بڵێ ڕێژەی پیسبوون چەندە لە کەرکووک ئەسڵان ڕێژەی سەوزایی تا چەند ئەو داتانە پشتڕاست دەکەیتەوە کە لە 102 بەداخەوە ڕێژەی سەوزایی لە کەرکووک زۆر کەمە بەڵام ئێمە هەوڵمان داوە ڕێژەی سەوزایی زیاد بکەین بۆ نمونە کەنارەی خاسە هەمووی مەرحەلە بە مەرحەلە سەوزەکرێت ئێستا حالی حاضر و مەرحەلەیەکیمان تەنفیز کردووە لەم نزیکە تەواوە بێ لە میزانی ئەم ساڵیشدا مەرحەلەیەکی کەیتیایە هێواش هێواشە هەوڵمان داوە ئەو کەنارەی با بڵێن خاسە هەمووی سەوز بکرێت و یعنی بێجگە لە ئەو کەنارەش ئەم ساڵ وەکو باسم کرد بەهۆی ئەوەی گۆڕانکاری لە پرۆژەکان پرۆژەی قیرتاوکردن و کۆنکریتکردن نەماوە لە شەقامەکان هەموویمان تەحویل کردووە بۆ سەوزایی و باخچەکان و با بڵێن جەزرەی وەسەڵتی و پەرەپێدانی ئەو باخچانەی کە هەیە بودجەیەکی دیاریکراو هەیە بۆ سەوزکردنی کەرکووک یعنی ئێستا گەر بتانوێت ڕێژەی سەوزایی لە 102 بەرزکەنەوە بۆ لە 113 پێویستی بە چەندێک پارەیە پلانێکی جۆرەتانە بەردەستایە ئەو پلانەی کە باسیەکەی جەنابەت ئەوە بە 1 ساڵ زەحمەتە بکرێت لەبەرەوەی ڕێژەی سەوزایی زۆر کەمە لەم کاتەیە ئێمە لەم ساڵ تقریبا نزیکی 88 ملیار میزانیەی بەلەدیەمان هەیە لەو 88 ملیارە
ئەتوانم بڵێم 30 بۆ 40 ملیاری سەوزاییە بابەتی سەوزاییە و باخچەکانە ئینشاءڵڵا لە داهاتوودا لە ساڵی 24 و ئەوانش هەمان شێوە بابەتی سەوزایی زۆر گرنگجی پێدەدەین. زۆر باشە من دەزانم مناڵم لە سەدا دوو بێکی لە سەدا سیانزە بە ساڵێک بەس بۆ منە ساڵانە دەتوانین بۆ منە بڵین ساڵی 2024 ڕێژەی سەوزایی لە کەرکووک دەچێتە لە سەدا چەند کاک ئەحمەد؟ بەم شێوەیە بڕوە ئەتوانم ڕێژەی سەوزایی با بڵین ئەگەر بە میزانەکەی 23 و 24 نزیکی 7 لە سەدێکی بکەینەوە 6 ئینشاڵڵا زۆر باشە. کاک ئەحمەد دەگەڕێمەوە وڵات ڕۆژانی کە تەنفیزەکە هەر بژیت ئێستا گەڕێمەوە وڵات دچینە چەند بابەتێکی دیکەوە گەڕێینەوە ئێستا. ئاوری دووری تۆنای وەربیە و لە جەسەم زۆر باشە باسی چەند زانیاریەکی دیکەتان بۆ دەکەمەوەی پەیوەندی بە کەرتی کشت و کاڵەوەیە خۆ کەرکووک دەشتێکی پان و بەرین و فراوان و بەخێر و پڕپیت و بەرەکەتە خۆ باسی تەنیان نەوت نییە شتی دیکەشمانێ لە کەرکووک ئێستا ڕوبەری زەوی داچێنرا و 550,000 دوانم زەوی لە کەرکووک داچێنراوە بەمەستی کشت و کاڵ هیچێکە لەو شارانی کە بڕێکی زۆر بەرهەمی گەرمی هەیە 800,000 تۆن گەرمی بەرەمێناوە ئەو ڕوبەری کە هەبوو کە ئاماژەم پێدا لە سەدا دەی کۆی ڕوبەری عێراقەکە لە زەویە داچێنراوەکانی لە عێراق ئەگەر 100 پارچە زەوی داچێنراوێ باوا دابنین دەیان لە کەرکووکە لەو گەرمەشی کە هەیە کە ئاماژەم پێدا لە 800,000 تۆنە پشکی هەر کەسێک 470 کیلۆی بەرەکەوێت بەڵام نیشاندەرێکی باشی شەیە هێشتا لە کەرکووک ڕێژەی بێکاری بەرز نییە ڕێژەی هەشاریش زۆر بەرز نییە لەمەیانە زۆر پێچوانی دۆخی شارەکە نییە ئێستا دەچمە سەر بابەتێکی دیکە ئەوەی کە باسمان کرد پەیوەندی بە کەرتی کشت و کاڵەوە هەبوو باسی بابەتێکی زۆر گرنگین کاک جنابی مهندس کاک ئەحمەد عومەر شتێک هەیە لە کەرکووک دیاردێکی زۆر بەربڵاوە ئەویش ئەوەیە کە ژمارەی خانووی بێتاپۆ زۆرە ینی بە ژێری زانیارەکان 62,000 خانووی بێتاپۆ هەیە ئەوە هۆکارەکەی چییە چۆن کۆنتترۆلی و بابەتاکەن ئاستان کەرکووک خۆی ناوچێکی کێشە لەسرە خانوەکانیشی بێتاپۆ بن ئەوە نیکە کێشەی لەسرە بێ ینی ماڵمان بە قوڕەژیرێ بەڵێ بەنسبەتی خانووی بێتاپۆکان ئەوە ئەتوانم بڵێم نەک 62,000 ئەوەی کە باسیەکەی ئێمە داتایەکمان لایە 92,000 خانووی بێتاپۆ هەیە لە کەرکووک و زۆربەیشیان خزمەتگوزاریان پێگەیشتووە و پارچەیشی ماوە با بڵێن زۆریشی ماوە کە خزمەتگوزاری پێ نەگەیشتووە و ئتر ئەوە بووەتە واقعحالێ لە کەرکووک ئەوە لە دوای 2023ەوە فەرمووت 92,000 خانوو بەڵێ 92 یعنی هێشتا ئێمە ڕەحممان کردووە باشە ئەو 92,000 خانۆ زۆربەی لە چ گەڕەشێکە کاکە ئەو 92,000 خانووە تایەتی گەڕەکی عەرەبی تایە و تورکمانی تایە و کوردیشی تایە لە هەر سێ نەتەوەکە تەجاوزێ باشە چیەکەن بەتەمان چۆن کۆنتترۆل ئەمە بکەن یەکەم بەم 92 نەبێ بە 192 و چۆن ئەمە چارەسەرەکەن کەمیکەنەوە وڵاتان هەیە بەڵێ ئێمە پلانی ئێمە قەرارێکی با بڵین مەجلیس وزەرا دەرچوو لە با بڵین 320 لە 18/4/2023 وەستا تەجاوز با بڵین خانووی دروستکردنی خانووی بێتاپۆ وەستا بە تەواوی ئێمە ئەوانەی کە لە پێش ئەو قەرارە با بڵین دروست کرابوو
هەمووی داواکاری تەملیکردنیان کرد لای شارەوانی هەموو داواکاریەکانمان وەرگرت بۆیە ئەو داتایانەمان لایە کە 92,000 ئێمە حالی حاضر 92,000 داواکاری تاپۆکردنی ئەو خانوانەمان لایە و ئەویش بە مەراحل ئەکرێ وەکو مەرحەلەی یەکەم بەس وەرگرتنی داواکارێکەیان بوو مەرحەلەی دووەمی حالی حاضر لجان تشکیل بووە بۆ دیراسەتی شۆنی ئەو زەوی ئەو خانوانی کە لەسەری دروست کراوە بۆ نمونە تایەتی زراعیە تایەتی ئایدی دیفاع تایەتی ئایدی نەوتای ترەوانە جێ ئەکرێنەوە هەر با بڵین هەر وزارەت و زەویەکەی خۆی جێ ئەکاتەوە و بەپێی پلانەکە ئینشەڵڵا و بەردەوامە لە مەراحلی کۆتاییم تەرتیبە ئەو لایەنەی کە ئەنجومەنی پارێزگا باتەوە پارێزگای کەرکووکە باتەوە یەکەم ئیش دەستی بۆ بەرێت چییە ینی تا چەند لە دروشمەکانیان ڕازیت لایەنە بەشداربووەکان تا چەند دروشمەکانیان خزمەت بە شارەوانی و شاری کەرکووکە وەڵاهی ئێمە کێشەی سەرەکیمان لەم شارە ئەوەیە نەبوونی ئەنجومەنی پارێزگا و بڕیارەکان هەمووی تاکڕەوانە دراوە هیوادارم ئەنجومەنی پارێزگای داهاتوو بڕیاری خۆی هەبێ لە چارەسەرکردنی کێشەی کەرکووک بۆ نمونە احتیمامێکی زۆر بدا بەم خانووی بێتاپۆکان بۆی چارەسەرێکیان بۆ بدۆزین ڕێیە گونجاویان بۆ بدۆزین و یەکلای کەینەوە بۆی بتوانین بە تەواوەتی لەبەرەوەی ئەوانیش ئەکەونە ناو پلانی شاری کەرکووک لە ماستەر پلانی شاری کەرکووکدان بۆی شێوەیەکی گونجاو بتوانین تەعاملیان لەگەڵ بکەین زۆر سپاس دەکەم جەنابی مهندس ئەندازیار ئەحمەد عومەر سەرۆکی شارەوانی کەرکووک وەڵای ئەوە بکەن کەرتی خانوبەرە لە کەرکووک ئەبوژێتەوە کەرتی بیناسازی کەرەسەی بیناسازی هەلی کار زیاترە ڕەخسێ هەتا ئەوە زوو بیکەن درەنگە چونکەەوە پەتایەکەیتر ئەوە بڵاو بەڵاسی کۆنتترۆل ناکرێت هیوادارم هیواکە و داربێ هەر بژیت کاک بەڵێ ئینشاءڵڵا هیوادارم جاخۆ بابەتەکە زان پەیوەندی بچیەوە پەیوەندی بۆ هەیە تۆ ئەو هەموو کێشە کەڵەکە بوانت هەیە کە چی مانگانە بائی زیاتر لە 932 ملیۆن دۆلار نەوت بەرەمێنرێت یعنی ئەوەی کە جێگەی سەرنجاوەیە زۆربوونی ئەو خانۆ بێتاپۆیانە واکە کە ئەوەندەی دیکە کێشەکان قوڵ ببنەوە ئەگەر کێشەکە کێشێکی سیاسی بێت و کەرکووک بە کێشێکی خزمەت گوزاریە بە کێشێکی کۆمەڵاتی نێوان خەڵکیش ئەمە بابەتێکی گرنگە هەستیار قادر فەرمووی ناوێ هەر پێشەوەی فەرمووی دەکەم خۆی کرد بەستەوە دیوە بەخێر بیت هەستیار هەم ئیدیتۆری دەسکی عێراقیە هەم ئامادەکار و پرۆدیوسەری ئەم بەرنامەیەشە هەستیار زۆر بەخێر بیت هەستیار بە هەستیاری کۆمەڵشمان پێڵێ یەکەم پێمان بڵێت ئاڵنگاری گەورە لە کەرکووک لەسەر پشکی لایەنە بەشداربووەکان یان پێکاتەی شارەکە جا تورکمانە کووردە عەرەبە لە ناو یەکە کاژێڕەکانە چییە؟ ئەوەی یەکێکە لەو ئاڵنگاریانی کە چاوەڕوان ئەکرێ لە دوای هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاش ڕوبەرووی کەرکووک بێتەوە لە دابەشکردنی بۆ نمونە یەکە ئیداریەکان بێ فەرمانبەران بێ دابەشکردنی پرۆژەکان بێ ئێستا یەکێک لە کێشە گەورەکانەوەیە کە لە نێوان و سێ پێکاتە سەرچیە لەو دابەشکاریە جۆرێک لە نادادپەروەری هەیە یەکێک لەو بابەتانی کە ئێستا زۆر گرنگە زۆر گەرمە لە کەرکووکەوەیە بۆ نمونە لە 2500 پۆلیس کە دامەزراون 350 بەر کورد کەوتووە 350 بەر تورکمان کەوتووە ئەمە یەکێکە لەو کێشانەی کە لە ماوەی ڕابردووە مەسەلەن یەکێکە لە نمونونەکان کە لە کاتێکا لە سا 13 ئەکات کورد خۆی ئەگەر بە دەنگدانی هەڵبژاردنی 2020 حسابی بکەی لەسەر و لە سا 50 جگەلەوە دابەشکردنی پرۆژەکان لە سنووری کەرکووک بەسەر ئەو ناوچانەی کە تایبەتن بە پێکهاتەکان ئەوەشی چێکە لەو ئاڵنگاریان ڕەنگە بۆ پارێزگاری داهاتووی کەرکووک ئاڵنگارێکی خورس بێ ینی من نمونەیەکە بۆ جەرمۆ بەپێی راپۆرتێکی دیوانی چاودێری دارایی عێراق لە 2022 نزیکی 370 ملیار دینار پارەی خەرجی کەرکووک بووە بۆ پرۆژە ینی لە بجێ پەرەپێدانی پارێزگاکانەوە لە پترۆدۆلارەوە لە کۆمەڵی پارەی دیکەوە لە ئەو پارەی کە یاسای پاڵپشتی خێرای ئاسایشی خۆراک دانراوە راپۆرتەکە
ڕێژەی خەرجکردیان پارەیە سفر بووە لە 2022 یعنی پارە هەیە خراپی لە پلان هەیە ئەوەی شەکە لەو کێشانەی کە ڕوبەڕووی ئیدارەی نوێی کەرکووکە بێت لە دوای هەڵ باشە لە بابەتی بوجە و ئەمانە داهاتەکانی شارەکە چ کۆمنتێکی و قسەی کۆتایی ئەوەی هەیە تا ئێستا و پشکەی کە بۆی دانراوە بەڕاستی لە کەرکووک ئەو پشکە نییە بە قەبارەی ئینتاجی نەوتەکەی بێ بەرەمێنانی نەوتەکەی بێ ئەمە ئەگەر مقارنەیە بکەین خەرجی بەکاربردن لە کەرکووکە کەمترینە لەسەر ئاستی عێراق ینی لە مستەوای دامەزراندنی شا لە پارێزگاکانی دیکە کەمترە ئەوە یەکێک لەو بابەتانەی دیکە کە پەیوەندیدارە بە بوجۆ مەسەلەی مادەی 100 میلیارد دیناری بۆ دانراوە تەبەن زۆرینەی کێشەی مادەی 140 لە سنووری کەرکووکە ئەگەر ئەو بجێ کە بۆی دانراوە ئاوا خەرج بکرێت چەند ساڵی دیکە مادەی 140 لابێت حساباتێکم کرد من تقریبا 65,000 دۆسیە بەس تەنها لە کەرکووک 65,000 دۆسیە ماوە ئەگەر ئەو 100 میلیارد دینارە تەنها بۆ کەرکووک دروست خەرج بکرێ ئێمە 2030 ئەتوانین مادەی 140 ینی قەرەبووی مادەی 140 لە کەرکووک کۆتایی پێبێن ینی ئەو دۆسیە 2030 ساڵی کەش ساڵی دیکە بەڵێ 7 ساڵی تر حسابم کردەوە نیە لە کاتێکدا تەنها کەرکووک نییە 300 شتێک دۆسیە لە بەردەم لیژنەی مادەی 140 زۆر باشە ڤیدۆگرافیەکمانەیە وەکو سڵاوی کۆتایی هەردووکمانە سەبارەت گوشراوێکی قسەکانمانە لە ناو کەرکووک با پێکەوە سەرنجی بین و ئیتر ئێمە ناگەڕێنەوە خواحافیزیەکەین بەخوای گەورەتان ئەسپێرین 96 ساڵە ئەم دوو کەڵە ڕەشە پیسە دەچێت بەسەر خەڵکی شاری کەرکووکدا مانگانە زیاتر لە 930 میلیۆن دۆلاردا هاتی فرۆشتنی نەوتەکەیەتی داهاتەکەی بەشی شارەکانی دیکە دەکات بەڵام بەشی پاکردنەوەی ژینگەکەی ناکات ئەوە تا ڕوبەری سەوزایی تەنیا 2% و هەواکەشی 75% پیس بووە سەرباری ئەوەی شارێکی کێشە لەسەرە 62,000 خانووی کێشە لەسەریشی تێدایە چونکە تاپۆ نەکراوە ئەمە چیرۆکی شارێکە کە 10 ملیار بەرمیل نەوت لەژێر زەویەکەیدایە